لە سەنتەری ئۆتیزمی هەڵەبجە 46 منداڵی توش بوو هەن. توێژینەوەیەکی سەنتەرەکە دەری خستووە لە سەدا 50 دایک و باوکی ئەم منداڵانە بەرکەوتەی چەکی کیمیاوین و لە سەدا 32 باوک و دایکی منداڵەکان پێش کیمیابارانی هەڵەبجە لەدایک بوون و پەیوەندیەکی ڕوون لە نێوان تێکچوونی ژینگەی ناوچەکە و ئەم ئامارە بەرزانەدا دەبینرێت. ئێمە دوو کۆمەڵەمان وەرگرتووە لە هەڵەبجە بە حکومی ژینگەی هەڵەبجە ژینگەیەکی پیسەوە یەکێک لە هۆکارەکانی توژون بە حاڵەتی مناڵی ئۆتیزم بە فەرزی توێژینەوەکانی پێشوو ئەوە سەرمێنێکە مناڵی کە ژینگە هۆکارێکە لەو بابەت ئێمەش وەکو هاوڕەکە هاوکارانمان کۆمەڵێ کەسانی لەو بارەدا لە توێژنەوەمان کردووە. توێژنەوەکەش ئەوەیە کە دوو کۆمەڵمان وەرگرتەوە کۆمەڵەیەکیان کە دایک و باوکانەی کە بەرکەوتەی چەکی کیمیان ئەوانەشیان کە بەرکەوتەی چەکی کیمیاوی نین. پزیشکان و توێژەران وەژاری دەدەن کە غازە دەماری و خنکێنەرەکانی کیمیابارانی هەڵەبجە زیانی درێژخایەنیان بە خانەکانی زۆربوونی پیاوان و ژنان گەیاندووە. تێکچوونی ئەم خانانەش وەک بەشێک لە توێژینەوەکان دەڵێن زیادبوونی ڕێژەی منداڵانی خاوەن پێداویستی تایبەتی لە ناوچەکەدا لێکەوتوێتەوە. ئەمەش لە کاتێکدایە کە توێژینەوە زانستە پزیشکەکان ڕایەکی تەواو دڵنیاکەرەوەیان لەسەر ئەم بابەتە نییە. ئەو داتانەی کە هەیە تا ئێستا هەنێکی پشتڕاستی ئەوە کاتەوە کە بەڵێ ئەکرێ ئەم مادانە ببێتە هۆیەوە کە کاریگەری درێژخایەن و درێژمەودا لەسەر وەچەکان دروست بکە لەسەر کۆندامی زاوزێ هەم لە پیاوانە هەم لە ژنانە دروست بکە. زانیاریەکان لە لای ئێمە سنووردارە بە تەواوەتی یەکلانیەت زیاتر پشت بەوە بەسێ لە زۆر جار لە شوێنەکان کە خوێنینەوە لە زۆر سەرچاوەکان کە ئەگەر ئەم گازانە بەکار بهێنرێن بۆ ماوەیەکی دوور و درێژ و دووبارە ببێتەوە دوا بە دوایەک ئەکرێ زیاتر کاریگەریان هەبێت. هاوکار کە بەرکەوتەی چەکی کیمیاویە و دوای دوو منداڵی ئاسایی منداڵی سێمی بە کۆنیشانەی داون سیندرۆم لەدایک بووە. پزیشکان پێیان ڕاگەیاندووە بەکارهێنانی ئەو دەرمانە قورسانەی کە بۆ چارەسەرکردنی بریندارانی چەکی کیمیاوی بەکاردێنرێن کاریگەری نەرێنیان لەسەر شێواندنی تۆ و لە پیاواندا هەیە. وڵات زۆربەی برینداران چەکی کیمیایی یا ئۆرتیزمیانەیە یا داونیانێت ئەوانەی کە بنیان ناسم هەیەە ئەوەش هەر بەهۆی کاریگەری گازی چەکی کیمیایی و بە پێی گوتەی سەرپەرشتیارێکی پەروەردەی تایبەت بە 35 ساڵ ئەزموونەوە ئێستا 627 خوێندکاری خاوەن پێداویستی تایبەت لە قوتابخانەکاندا هەن. ئەمە جگە لەوانەی کە بەهۆی بارودۆخیانەوە وەرنەگیراون. 5 کتێبم نووسیوە سە کتێبەکانی من پرۆگرامن لە هەمووی کوردستانە بەداخەوە کە 156 قوتابخانە و باخچەم لە بەردەسایە ساڵانە ڕێژەی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت ڕوو لە هەڵکشانە بە تایبەتی ئۆتیزم. هەرچەندە ڕێکخراوی تەندروستی جیانی ئاماژە بە زیادبوونی منداڵی نەبەکام لە جیهاندا دەدات بەڵام ئەم ڕێژەیەش لە هەڵەبجە بەراورد بە شوێنەکانی دیکە زۆرترە. بەحسێکم خوێنەوە لەسەر ئەو چەکە کیمیایی کە بەکار هاتووە لەسەر دەشت بەحسێکی گەورەیە کراوە لەسەری باسی ئەوە کاکە ئەو پیاوانەی بەرکەوتنیان هەیە کێشەیان بۆ دروست بۆ لە کۆندامی زاوزێ وەچە خستنەوەیان هەم لە ژمارەی تۆیان هەم لە ژمارەی هەم لە کوالیتی تۆکان و جوڵەی تۆ و ئەم شتانەکە حتا باسی ئەوە کاکە ئەو مناڵانی کە لەو مەودا کورتە بۆن مام ناوەندە کە لە دایک بوون لە دوای ئەوە ئەگەر مناڵبوون دروست بوو ئەگەر دوویانی دروست بوو بێت و مناڵ دروست بێ هەنێ لە کێشە زگماکەکانیان تیا زیاتر بووە هەتا ئێستا ئەوەی کە داتایە هەیە لە بەرچاوە ئەمانەیە. توێژینەوە پزیشکەکان دەڵێن غازە کیمیاویەکان و ژینگەی پیسبوو دەبنەهۆی تێکدانی پێگاتەی DNA و دروستبوونی بازدانی بۆ ماوەیی لە خانەکانی زۆربووندا. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.